ئەم کاتتان باش وەرزشێکێک لە پایە گرنگەکانی ناو کۆمەلگایە بەتایبەت ئەو بوارەی کە لاوانی تەواوی کۆمەلگاکانی دنیا پێوەی سەرقاڵە. ئەم لایەنە لە کوردستاندا تا ئێستا لە فرامۆشیشی گەورەدایە، تا ئێستا ئەتوانین بڵین لە بەردەم سێبەرێکی گەورەدا ئاژی. هۆکاری ئەم فرامۆشی وەرزش چییە؟ ئەو کارکتەرانن کە لە ناو دامەزراوە ڕسمیە وەرزشیەکانی ئەم وڵاتە کارەکەن، یان حکومەتە کە بایەخ بەم لایەنە گرنگی کۆمەلگا نادات، یاوە خود وەرزشکاران خۆیانن. ئەڵقەی ئەم ڕۆی بەرنامەکەی من میوانداریەکێک لەو کەسایەتیانەمان کردووە کە ساڵانێکە لە بواری وەرزشدا سەرقاڵە و خزمەتێکی زۆری بە بواری وەرزش کردووە. ساڵانێکە لە شاری سلێمانیدا سەلاح محەممەد کەریم وەک ناوبژیوانی نێودەوڵەتی یەکێکە لە ژمارە قورسەکانی بواری وەرزش لەم شارە و تەنانەت لە کوردستان و هەروەها لەسەر ئاسی عێراقیش. مامۆستا سەلاح بەخێر بێت بۆ بەرنامەی ڕاشکاری. با لەو پرسیارەوە دەست پێ بکەم، وەرزش لە سلێمانی بۆ ئاوایە؟ زۆر سپاس. کاڵی بۆ ئاوایە ئەتوانم بڵێم لەوە ئەچێ جەنابە بڵێ زۆر خراپە، یا بۆ چوونەکەی تۆ لەوە ئەچێ بڵێ وەرزشی ئێرە خراپە. بەڵێ وەرزشی ئێرە خۆ دەزانی دوای ڕوخانی ڕژێم بەڕاستی بۆشایشی گەورەی دروست کرد کە حکومت نەما، کەس ئاگای لە وەرزش نەبوو، یەکێتەکان نەبوو، لژێ ئۆلۆمپی نەبوو، کەس نەبوو سەرۆکاری بکە. ئەو بوو لە 94 لژنەی باڵای وەرزشمان کرد کە بەڕست کاک مەلا بەختیار وەکو ڕێکخراوەکان هاتە ناو کایەوە. ئێمە توانیمان بە هەوڵێکی زۆر 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 ساڵی 95 لژنەی ئۆلۆمپی کوردستان خۆمان بۆ دەڤەری سلێمانی دروست بکەین. طبعا کە ئەو لژنەی ئۆلۆمپی هات گرفتمان زۆر بوو، یاریگان نەبوو، ئیمکانیات زۆر زۆر کەم بوو. توانیمان کۆکردنەوەیکی باشی یەکێتی وەرزشەکانی خۆمان و چالاکی بکەین لە هەموو دەڤەری سلێمانی و لە خانەقینەوە تا لای کۆیە و قەڵازی و ڕێنێومانە. وردە بیرمان لەوە کردەوە کە چۆن بتوانین یاریگا و هۆڵ و ئەمانە دروست بکەین بەڕاستی، چونکە خۆ دەزانین زمانی بەعەز یەک مەلعەبمان نەبوو، مەلعەبێکمان هەبوو تەنها یەک مەقسوورەی بچوشی هەبوو کە 200 کەسی ئەگرت. هۆڵێکمان نەبوو لە شارەکانی کە هۆڵ ئەکرا کە هۆڵی سەدامیان پێ و تەنها لە سلێمانی نەکرا، چەند هەوڵمانەیە. ئێمە هاتی سەر ئەرزێکی وێرانە بەڕاستی، نەمەلعەبمان نەبوو، نە هۆڵمان نەبوو، بەڕاستی خۆ زانین وەرزشیش بەوە ناکرێت. بەڵام مامۆستا ببوورە لێرە ڕابگرم، یعنی ئێستا ئەم لایەنە مادیانی کە جەنابە باسێ کرد ئێستا هەمووی مۆجود، ئێستا یاریگای باشمان هەیە، ئیمکانیەتی باشمان هەیە، هەوڵی داخراومان هەیە، پارەی باشمان هەیە کە بۆ ئەو بوارە سەرف بکرێت. بەڵام لەگەڵەوەش ینی لەم چەند ساڵی دواییە وەرزش بە ئاسێکی زۆر زۆر لەم شارە گەڕاوە. دوای ئەو کە ئەوە تەواو بووین جایسا هاتوین سەر ئەوەی کەوا لژنەی ئۆلۆمپی کوردستان و وەزارەتی ڕۆشنبیری و لاوان و حکوومەت هاتوو سەرخەت بۆ ئەوەی کە بتوانێت وەرزش وردە پێشخات. ئەتوانم بڵێم شاری سلێمانی ئەوە نییە بڵێ زۆر دواکەوتووە لە ڕاضا، بەڵام ئەگەر سەیری ئەوە بکەی وەکو تیپەکانمان لەگەڵ تیپەکانی هەولێر و دووەکو هەندێک شارەکانی کە زۆر باش نییە، ئەوژە گەڕێتەوە بە چەند هۆیەک. یەکەم باری ئابووری یانەکانمان زۆر باش نییە، وەکو دەڤەری هەولێر و دووەک بەسەراحەت. هۆکاری چیەکە ئەو پارەی کە لەوێ سەربەکرێ وەکو ئێرە نییە. ئەقلێتی برادرانی پارتی بۆ وەرزش بەڕای من بۆ وەرزش تا حدێک لێرە باشترە. بەڵام مامۆستا ببوورە ینی لێرە لەم خاڵەیە ئەمە جەنابە ڕابگرم، ینی لەم وڵاتە زۆر باسی ئەوەکرێت کە یەک حکوومەتەوە یەک ئیدارێ و ئەمە لایەنێکیان تریان ینی جەنابە بە پێ زانیاری لە بەردەستی منایە لە دوای سەرۆکی لژنەی ئۆلۆمپی کوردستانوانێت تۆ کەسی دووەمیت لە بواری وەرزش لەم شارە، ینی ئەم کەم و کوڕێ بۆ ئێوە ناگەڕێتەوە کە ئەم عقلێتەیە معاملە لەگەڵ ئێمە بڕاستی کارێکی وامان کردوکە سا حکوومەتمان هێناوتە سەرخەت بە تایبەتی دکتۆر بەرهەم بەڕاستی زۆر لەگەڵی خەرگوین زۆر داوام کردووە، زۆر نووسیوە لە ڕۆژنامەکانە سەبارەت بۆی کەەوە شاری سلێمانی پێویستی بۆیە زیاتر ئاوڕی دەبێتەوە، زیاتر ئیمکانەتی بخرێتە، زیاتر باری ئابوورەکەی باشتر بکرێ. ئێمە وەکو وەرزشی شاری سلێمانی ئەتوانم بڵێم یاریگاکانمان ئێستا بەرەو زۆر باشیە ڕوا، ئەو یاریگانەی لێرەیە لە شاری هەولێر باشترین.
هۆڵوا خەریکە سا دوو هۆڵی زۆر گەورەی نێودەوڵەتی دروزەکرێکیان لە ڕاپەڕینویان لە قالەوەیشان بۆ نادی سلێمانێکیان بۆ شاری سلێمانی کە گەورەترین هۆڵە لە کوردستانە وا خەریکین وردە وردە ئەوانە بێ یاریگاکانمان نادی سلێمانی یاریگای مامەسایانی ئەم گۆڕانکاریانەی کە جەنابە باسێکیت ئەمە ئیشمان بۆ کردووە خەریکەیەتە بەرهەم بەڵێ ئەمەی کە جەنابە باسێکی لە دوای ئەو داواکاری ئێوە بووە کە کردوتانە بەڵێ باشە پێشتر بووم داواکاریە نەکراوە پێشتر کردومانە بەڵام وەرزش بە ماقارانە پێشتر کردومانە بەڵام خۆ دەزانی داواکاریەکان وردە وردە جێبەجێکردی ئەوە ناکرێت لە مانەکە ساڵێکە بڕوان ناکەم ئەوە بکرێت چووکە بەڕاستی ئێمە هیچمان نەبووە وێرانە بووین بۆیە خۆزانی بیناکردن هەروە ئاسان نییە ڕووخان ئاسانە بەڵام بیناکردن هەروە ئاسان نییە بۆیە توانم بڵێم لە خانەقین مەلعب کراوە لە شیوانە کراوە لە سلێمانی خەریکین لە ڕانیە لە قەڵازیە تا حدێ باشتر بوو بەڵێ مامەسا یانی لەگەڵم هەموو یاریگایی کە تۆ ئەڵی دروست کراوە لە ئەم ناوچەیە لەم دەڤەری سلێمانیە کە باڵێن لەژێر دەسەڵاتی یەکێتیە بەڵام لەگەڵەوەشە ینی یانەکان ئەنجامیان نییە شعبیترین یاری لە وڵاتە کە یاری تۆپی پێەیە هەولێر 3 ساڵ لەسەر یەکتوانێت پاڵەوانی خولی نایاوی عێراق بێ بەڵام سلێمانین تەنان ناتوان لە خولی نایابە بژمێنێتەوە ئەمانە چەند هۆیەکەیە یەکەم باری ئابوورکەڵێ مادە زۆر زۆری ئێمە وتوان مەلاعیمان باشە بەڵام دوای مەلاعب بێ مادەیشی زۆر ڕاشای بێ ئێمە وەکو برادرانی هەولێر کە بارەی پارێکی باشان قسوتە دەست نادی هەولێر دووەک یاریکەری چاچیان هێناوهەیە عێراق هەتا یاریکەری دەرەوەش لە ئەفریقاومانژە ئێنن بۆ ئەوەی ئەنجامیان دەستکەوێت ینی تا ئەتوانم بڵم 3 ساڵە یەکەمی هەموو عێراقن سەربەرزیەکە بۆ کوردستانیش زۆر زۆرشتێکی باشە بەڵام بە یاریکەری چییە بەڵام بە یاریکەری عەرەب و دەرەوە پارێکی باشی کراوەتە بردەست وەروە دووەکە ئێستا کە بەتەڵی هەموو عێراقە لە یاری باسکەشە و ساڵی پاریش یەکەمی هەموو عێراق بۆ لە فوتبۆڵە ئەمە بەچی ئەکرێ ئەمە بەوە ئەکرێت کە پارەیەکی زۆر زۆر دابین کراوە بۆ یارکرد میسالێکە بۆێنمەوە یاریکەریی زۆر ڕاشمانەیە لە عێراق ناوی سامەحە لە نادی پێشمەرگەیە نادی پێشمەرگە 20 ملیۆنیاوەتە کە ئیمساڵ یاری بۆ بکە نادی زاخۆ بە چەند بردوێتی 7 ملیۆنیاوەتی بردوێتی ێسا بۆ نادی زاخۆ باشترین یاریکەرمان بەهۆی نەبوونی پارەوە براوە بۆ زاخۆ ئەمە میسالێکی بەسیتەکە بۆ دێنمەوە کە چۆن ئەوان بە پارەیەکی زۆر یاریکرد لە عێراق لە کوردستان کۆکەنەوە ئەیبەن بۆی نەتیجە بۆی ئەنجامی باش دەبەدەستبێنن ئەو پارەیەکەم لای ئێمە نییە بە سەراحەت دووە من تا حدێک ئەوە زۆر زۆر ڕاز نییە چونکە ئێمە ئەمانەی یاریکەری خۆمان شارەکانی خۆمان یاریکەری کورد وردە وردە لە ناشینەوە بەسەری خین بۆ لاوان لە لاوانە بۆ ئەمە ئەساسە ببوورە بەڵام لە ساڵی 2004 باسی ئەوە ئەکرێت کە ئێمە مانوی یاریکردی خۆمان پێبگین و لە ئەشبالەوە ببێنە ناشئین و لە ناشئینەوە بۆ شەباب و لە شەبابەوە بۆ پلەیەک و ینی ئەوە 6 ساڵە یاریکە ڕوا بە ئاسان پێناگە با پێ لە ماوەی 6 ساڵانی ناتوانرێت تیپێ لە سلێمانی یانەیە کە ئەنجامی ئێمە خۆدەزانی یاریکرد چێ پێگەێنی مدەڕێب ڕاهێنەر ئەبێ ڕاهێنەر دەورێکی گەورەی هەبێ بتوانانی یاریکرد پێ بگەێنێ ئەو نادیانەی کە هەمانە بەس تەنها چاویان لە یاریکەری حازرە مدەڕیمان هەیە چاوی لە یاریکەری لە کەرارە لە خانەقینە لەوێ ئێنێ باەک نایە بە یاریکەری لاوان و ناشئینی خۆی هەر بۆەوەی ئەنجامی دەستکەوە بۆیە ئەوە خاڵێکی زۆر لاوازە لە وەرزشی کوردستان کە باەق بە فیئاتی عمری بە مناڵان نارێت هەرچەنگە ئێمە خەریکین وردە 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 یانەکان وا لێەکەین وامان لێ کردووە کە تیپی نەوجەوانان تیپی لاوان پێ بگەین بۆ ئەوی بتوانین یاریکەر سەرخەنە سەرەوە مامەسا ئەمە کە تۆ باسی ئەەکەیت ڕەنگە ئەمەیەکە لە باشترین ئەو هەنگاوانە بێکە لە وەرزش لە سلێمانیا بنرێ بەڵام من زانێرێکم لە بەردەسایامەیە و زانێریت بڵە ئێوە ڕاهێنەریش عەرەبتان هێناوە بە ناوی مەهدی عەبدولساحب کە بەحساب قوتابخانەیەکی وەرزشی دابنێت لەم شارەیە و یاریزان پێ بگەێنێت بڕێک پارەی زۆر زۆری بۆ سەرفکراوە بەڵام ئەم قوتابخانەی ئەنجامی نەبووە منەوێ ئەوە بە دوو بارا بکەم یەکەم ئەم قوتابخانەیە بەچی گەیشت بۆ ئەنجامی نیە تا ئێستا و دووەم یانی لە باتی ئەم مدەڕبە عەرەبە ئێوە ڕاهێنەرێکی کورتان بێنایە باشتر نەبوو ئەم پارەیە بنێ یەکەم ئەو ڕاهێنەر عەرەب نییە ئەو یاریکەرە مەهدی عەبدولساحبە کوردێکی فەیلی بەغایە عودەی خەریب و ئیعدامی کات بە سەراحەت با پێ بڵم ئەمە زۆر کە زەمە نازانێت ئەم یاریکەرە باشترین یاریکەری هەموو عێراق بوو پیانە و مارسیس العێراق چەند جار حەکەمی بوو بەڵام ڕاگەیاندنە کوردیەکان هەر ڕاهێنەریش عەرەب ناویە عەرەب نییە کوردێکی زۆر زۆر
کووردە و کوردی فەیلیە بەڵێ ئەم ڕاهێنەرە شاهدەی ئەوروپی هەیە لە تەدریبە خاصنی فیعاتی عمری بەڵێ بۆ مناڵان ئێمە توانیمان بهین بۆ سلێمانی دوایەوە چەند ئیساڵێک کرا لەگەڵ بەڕێز سەرۆکی لژنەی ئەوروپی کوردستان کە لە سوید بوو لەگەڵیا ئیساڵێک کرد و هێنای هەمینامان بۆ ئێرە بۆ ئەوەی قوتابخانەیەکی فوتبۆڵ بە تایبەتی بکاتەوە بۆ پێگەیانی مناڵان و هەروە ڕاهێنەریشی لە بەدەسا بێت ئێمە توانیمان یەک دوو یاریگای بەرەو ڕوو بکەینەوە هەچەند کێشەی یاریگا زۆر هەیە لەگەڵ چەند ڕاهێنەرێک لە بەردەستیا بۆ ئەوەی تەدریب بات بەڵام کێشەی ئێمە چی بوو کێشەی ئێمە ئەوە بوو ئەو یاریکرانی کە ئەخرایە بەدەستی پاش ماوەیەک ئەڕۆشتەوە بۆ نادەکان یعنی ئەیان بەرتۆزە پێگەیشت چەند یاریکەرێکی پێگەیان تەماشاکەی نادی پێشمەرگە بردی نادی سلێمانی بردی نا ئەمایەوە خۆی مەفروز بوو ئێمە ئیشەکەمان وا بواە لە نادیەک دامان بنایە ئیشی لەو نادیا بکرا یاریکەرەکانی لە بەردەسا بمایە تەمرین نیە کرد مانگێک دوو مانگ چەند یاریکەرێکی باش تقریبا ناڵم زۆر پێگەیشت هاتە سەربار کاتێکە زین دیار نێمە بۆچ وڵا نادەکان بردوێنی کاتە ئێمە هەڵەیەکی گەورەمان کرد لەوە کە ئەبوایە داما بنایە بەسەر نادەکانەوە نەوەک وەکو خۆمان وەکو ئۆلۆمپی وەکو متەخەب جەماعەتیش بخێن بەدەست بۆ چووکە یاریکەرەکان نەئێمە ئەگەر ئەوە بکرا زۆر باش کاتە قوتابخانەکەی ئەنجامیشینە بۆ ئەنجامێکی وای نەبوو بەڵێ مامەسا زۆر لێرە و لێرە ئەوترێت کە سەلاح محەممەد کەریم لێک کاتا چەندین پۆستی هەیە ئەندامی لژنی تەنفیزی لژنە ئۆلۆمپی سەرۆکی ڕابطەی ناوبژیوانان کە پێم وابێت چەند ڕۆژێکی کەمە دەست لە کارکێشەوە بەڵێ ڕاوێژکاری وەرزشیە لە ڕادیۆ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان ینی پرسیارێک دروست ئەبێت ئایا بۆ ڕێگە بە گەنجەکان نادەن بێن ئەم پۆستانەوە وی ئەو پۆستانەی کە من هەمە ئەوەی ئەندامی کۆمیتەی تەنفیزی لژنی ئۆلۆمپی کوردستان ئەوە یەک بەنسبەت ناوبژیوانانەوە چونکە خۆم محازرێکی دووەلدیم خۆزانی حەکەمێکی دووەلدی بووم ئەگەر من سەرپشتی حەکەمەکان نەکەم بڕوا بکرد کێشەمان زۆرە بێت یەکەم حەکەم پێناگا دووەم پێشگا بە غەڵەت پێگا چووکە یاسای تۆپی پێ هەیە یاسای تۆپی هەموو کەسێ ناتوانێت دەرز بڵێتەوە هەموو کەسێ ناتوانێت دەورە بکاتەوە ئەوە خاص پێویستە بەخۆم بە من لە کوردستانە بۆیە ئەمی زۆر نزیک بم لە ناوبژیوانەکانەوە ئەجینا ئیتر پۆستی کە نییە پۆستی من تەنها لژنەی ئۆلۆمپیەکە هەیە ئەوەی ناوبژیوانەکەیان ناوبژیوەکان لە بینە لەبەر شکاری خۆم اینم کردکەوە برادرانی کەینیکەن بەڵام هەر پەیوەندم پیانەوە هەیە بۆ ئەوەی بەڕاستی بەڕڵانە بن بۆ ئەوەی ئەو گۆڕانکاری شتانەی کە لە دنیای وەرزشا ئەبێت و خاصم فوتبۆڵ هەر ئاگاداری بن لەگەڵیانە هەر خەریکم تەنیا پۆستەکە ئەوەیە من پۆستی کەم نییە نەمێشتووە یکەم هەبوو بەڵام زۆر کەم کردووە تەنها ماوەتۆ سەر لژنەی ئۆلۆمپی و لەگەڵ ڕایۆژکاری تەلەڤیزیۆنی گەلی کوردستان ئەوش بۆ ئەوەی بتوانم ئەو شتانێک کە زوو پێمانەگات و لە دنیای وەرزشا لە عێراق و لە دەرەوە هەیە زوو بگەێن بە تەلەڤیزیۆن بۆ ئەوەی خەڵک شارەزای بێت تەنها ئەوەیە بەڵێ مامەسا تۆ ناوبژیوانێکی نێودەوڵەتی دەمەوێت پرسیار و لێ بکەم تا ئێستا تا چەند هاوکاری ناوبژیوانانی شاری سلێمانیت کردو کە هەنگاو بنێن بەرەو ئەوەی ببنە ناوبژیوانی نێودەوڵەتی ئەمە لە کاتێکدا گلەیەکی زۆر ئاڕاستی تۆ کرێت کە ئەو تێت گوایە تۆ زۆر ڕێگریت لە بەردەم ناوبژیوانان و تەنانەت چەند ناوبژیوانێکیش دەسانەکان ناوبژیوانی نێودەوڵەتی هەروە بە ئاسانی نابێ بە ناوژیوان من لە 16ەوە ناوژیوان بووم ساڵی هەشتا گەشتومەتە دوو لێ ئەوش بە جادێکی زۆری خۆم کە هەڵێم جادێکی زۆری خۆم خۆ دەزانی کوردێک لە شاری سلێمانیەوە بتوانێت بگاتە بەغاو لەوێ حەکەمی بکات و ببێ بە نێودەوڵەتی هەروە ئاسان نییە بڕوا بکە حەکەم دروستکردن هەروە ئاسان نییە زۆر لەگەڵ حەکەمەکانە خەریکم ئەوەی لە کوردستانە هەیە زۆربەی من تەخەڕوجم پێ کردووە من شاهدە ماوەتێ و زۆر لەگەڵیانە خەریکم بەڵام منافسەیەکی زۆر بەقوتەیە لە هەموو عێراقا چووکە خۆ دەزانی ئەگەر ئاگاداربی تەنها 6 حەکەمی نێودەوڵەتی لە هەموو عێراقایە بە چەند ملیۆنەوە یعنی دروستبوونی حەکەمێکی شاری سلێمانیا و کۆولەریا دووەک هەروە ئاسان نییە لەگەڵیانە خەریکین وا خەریکین ئینشاءڵڵا لەوە ئەچێت بتوانین ئیمسا ساڵی چکە لە کوردستانە یەکێک بێ بە حەکەمی دوو بەڵام مامۆستا لە هەمان کاتە لە شاری هەولێر و کەرکووک
خەڵک هەبووە ناوژوان هەبووە کە توانێتی بێ بە ناوژوانی نێودوڵەتی نەبوو یعنی زمانی ئەوی کە من هەبووە لە هەولێر کە فاروق بووە تا ئێستا و سیروان سلمانمان هەبووە ساوانە نەماون لە کەرکوو کاک محمود نورەدین بووە ئیتر ئێستا حەکەمی نێودەوڵەتی کوردمان نییە. مامۆستا بە پێی و زانیاریانی لە بەردەستی منایە فەرمانێک لە لیژنەی ئۆلۆمپیۆ دەرچووە بۆ مامۆستا سۆران ناوێت کە سەرپەرشتی لیژنەی تیپە میلیەکان بکات لە لیژنەی ئۆلۆمپی. بەڵام ئەو زانیاری کە لای منە ئەوترێت کە ئەم بەڕێزە ناتوانێت هیچ بڕیارێک دەربکات لەو لیژنەیە بەڵکو و جەنابەت سەرپەرشتی ئەکەیت و تەسەڕوف بە هەموو شتەکانی لیژنەی تیپە میلیەکان بکەیت. دوو زۆری تیپە میلیمانەیە تیپە میلەکانی ناو شاری سلێمانی کاک سۆرانە مامۆستا سۆرانە ئەو مەسوولە. طبعا لە پێشەوە کا خسرە و گورون کە ئێستا ڕاهێنەریانەی سلێمانیە ئەو سەرپەرشتی هەموو تیپەکانی دەرەوەی سلێمانشی ئەکرد. بەڵام لەبەرەوەی کا خسرە و بۆ بە ڕاهێنەری یانەی وەرزشی سلێمانی خۆزانی ڕاهێنەر شەرواگاڵتنی ئیشی زۆرە لەبەرەوە کاک مەلا بەختیار منی تەکلیف کردکەوە بۆ تیپە میلەکانی دەوروبەری سلێمانی سەردانیان بکەم و ئاگامان لێبێ بۆی خولەکانیان بکەینەوە. بەڵام کاک سۆران هەموو سەلاحەتێکی هەیە بۆ ئەوانەی ناوشار بە ئارەزوی خۆی خود بکاتەوە بۆ پلەیەک بۆ پلە دوو. بوونی من تەنها ئەوەیە ڕایۆشکاریەک لەگەڵ یەکتریاکەین لەگەڵ کاک سۆرانە بۆی خولەکان بکەینەوە. من نزیکترم لە بەڕست کاک مەلا بەختیار بۆی بتوانم بودجیان بۆ دابین بکەم بۆی خولەکان بەرین بڕێوە. لە ماوەی ڕابردووە تۆ هێرشێکی زۆر تونگ دەکردە سەر حکوومەتی هەرێم زۆر تاوانبارێک کرد بەوەی کە دامی وەرزش ناکات لەم شارە وەرزشی پژوویە خستووە. بەڵام لێر و لێوێ ئەوترێت کە ئەمە بە خواستی بەرپرسێکی سیاسی بووە ئەم هێرشکردنە. مڕوا بکە ئەوەی کە من کردم لە مەسلحەتی وەرزشی شاری سلێمانیە ئەگەر ئەوم نەکردێت تا حدێک چەند شتێک هەبوو ڕاوەستا بوو نەئەجوڵە یەکی لەوانە یاریگای شاری سلێمانیە یاریگای شاری سلێمانی کە ئێستا بڵین بۆ یانی وەرزشی سلێمانیە. چەند جار لە ئیتحادی ئاسیایی و عەرەبیەوە هاتوون مشرف هاتووە کەشفی کردووە چەند نوقسانێکی گەورەی تایە کە ببێ بە نێودەوڵەتی بۆی بتوانین وەکو هەولێر و دووەک یاریەکانیش بێنە شاری سلێمانی. زۆر پشکی خرا دیزاین بۆ کراوە هەموو شتێکمان بودجەمان بۆ دانا هەموو شتێک کرا کە چی ماوەی ساڵێک بوو هەر تەنفیز نەکرا. بۆیە من زۆر تەشید مەکردەوە لە ڕۆژنامەکان کە یەکێ لەوانە هەتا دکتۆر بەرهەمم موالێ کرد جوڵانم لەم هەفتەیە تەوقیعی ئەوەی کردکەوە ملیارێک دابنێ بۆ ئەو کەم کوڕەی شاری سلێمانی. ئەمە گەیشتە تینە بەڕاستی چونکە ئەمەیان تەلفۆن بۆ کردین بۆچی یاریەکان لە هەولێر دووەکردی بۆ لە شاری سلێمانی ناکردی خەڵک نازانێت ئەوە بوو کە کەم و کوڕەکانمان هەموو دەستنیشان کرد بودجەمان بۆ داناوە دەوری ملیارێک لەم هەفتەیە دکتۆر بەرهەم موافقەتی کرد لەسەر ئەوەی کەوە ئەو کەم و کوڕیانەی کرد بۆی بتوانین یاری نێودەوڵەتی بێنە شاری سلێمانی. ئەمە یەک چەند کێشەیەکی کەمان هەبوو سەبارەت مەس تەلەڤیزیۆنی سپۆرت تەلەڤیزیۆنەکەمان ئەتوانم بڵێم زۆر دەوری نییە پەخشەکەی هەر لە ناو شاری سلێمانیە زۆر تەشیدم کردێتەوە لە دکتۆبەرمێکی لەو خاڵانە کە زۆر داوامە کرد ئەوەیە موافقەتی کردو کەوا مەشروعێکی بۆ بکەین بۆی بتوانین پەخشەکەی وا لێ بکەین کوردستان بگرێتەوە. خاڵی کە من داوام کردووە بۆ ئەو کەم و کوڕیانەی کە وەرزشی شاری سلێمانیە بۆی زوو جێبەجێ بکرێ و زۆر تەچیشم لێ کردەوە بە تووڕەبوونیەوە بۆ ئەوی بتوانم بە زووترین کات ئەو کەم و کوڕێ چاپ بکەین. مامۆستا ئەوەندەی من بزانم یاریگای سلێمانی چەند جارێک بودجێ بۆ تەرخان کراوە کە بکرێتە نێودەوڵەتی و بە پێی معایری فیفا چاک بکرێت بۆ نەکراوە تا ئێستا ئەم بودجێ چی لێ هاتووە؟ ئەم بودجەیە خۆی بە دووسێ مەرحەلا بوو. مەرحەلە یەکەم کە 3 ملیاری بۆ دانرا بوو بۆ چیمەنی ئەوروپیەکەی ناو یاریگاکەی لەگەڵ تارتانەکەی ڕاکردنە. ئەو پرۆژەیە تەنفیز کرا بەڵام ئەوانەی کە سەرپەرشتییانە کرد چەند جارێک نەرمان بۆ تورکیا بۆی مەلعەبی ئەتاتورک ببینێ بیست زەبدوەکو ئەومان بۆ بکات بەڵام بەداخەوە تەماشاکەی ئەو تارتانەی کە کردویانە نەجاحەتی نەیە. ئێستا تێک چووە کە من زۆر هینم لەسەر کردێکیان ئەو خاڵانە ئەوە بوو
ئێستا ئەو بجێ کە ئێستا دیاریمان کردوەوە هەم دیسان بۆ ئەوەی ئەو کە مکوڕێ لەسەر مواصفاتی ئاسیا و عەرەب کە بۆمان هاتووە ئەبێ ئەوەی تیابێ ئەبێ لەوحەی ئەلکترۆنی تیابێ ئەبێ هەمووی کورسی بێت ئەبێ ژووری ئەحما و منزەعی حکامی تیابێ ئەوەی ئێمە تەشیدمان کردەوە لەسەرەوەی کە ئەم جارە ئەگەر ئەوە بکرێ ئەتوانم بڵم ئیتر مەلعەبی سلێمانی ئەبێ بە مەلعەبێک بتوانین یاری نێودەوڵەتی تیا بکەین. باش لە کات یاری نێوان عێراق و سووریا لە سلێمانی ئەوەی من بیستومە تۆ لەگە کەسێکی تر لە ینی سلێمانیە بڕی 50 میلیۆن دینارتان لە حکومەت وەرگرتووە پێش یاریەکەش بڕی 20 میلیۆن دیناری ترتان لە پارێزگای سلێمانی وەرگرتووە ئەمە لە تۆ بپرسم ئەم پارەی بەچ وەرگیراوە؟ پارەی 50 میلیۆنەکە هێشتا نەگیراوە ئەمە هەفتەیە وەرگیراوە ئەوە هیچ 50 میلیۆنەکە بۆ چییە؟ بۆ ئوتێل و خواردنی هەردوو فەریقی عێراق و سووریا بووە 50 میلیۆنە هێشتا لەم هەفتەیە توانیم بەهۆی ئەو نووسین و ئەو ئەوانەی کە لە ڕۆژنامە زۆر زەختم کە سەر حکوومەت دکتۆر بەرە موافقەتی کرد بۆ 50 میلیۆنەکە کە پارەی ئەبوو سەنا ئوتێل پەرێش لەگەڵ داوە ئەمانە هەمووی مان هەفتەی پێشوین کە ئەینا پێشەوە پارەوە نەگیراوە تەنها ئەو 20 میلیۆنی کە ئەڵێ بۆ نوێژەکردنەوەی مەقسوورەی سەرەوە چونکە بەڕاستی جاران دەکەس 15 کەس دانیشت وامان کرد ژنێکمان بودانە لە کاکەردا کە خۆشی لە جەگری سەرۆکی ینی وەرشی سلێمانیە ئەو لیژنەیە هەستان بەوەی کەوا مەقسوورەکەیان گەورە کردو ئێستا شوێنی 200 کەس ئەتوانین دابنیشێ مەسئولین و میوان و ئەمانەکەیت ئەو 20 میلیۆنە تەنها بۆ نوێژەکردنەوەی ئەو مەقسوورەی و بەعزێ مەنزەعەکان کە چاکمان کردوەوە تەغلیف کراوە هەمووی بە پارەیەکی کەمیشەوە زۆر کەمە تا حدێک توانیمان لە ماوەی هەفتەیەکە ئەوە بکەین بەڵام پێشتر یەک فلس بۆ ئەو یاریە و نەگیراوە پێشتر بودجە تەرخان کراوە بۆ ئەو یاریکردنەوەی یاریگای سلێمانی ینی ئەو نۆژەنکردنەوەە بۆ لەو کاتەوە بۆ بودجێ ئەنجام نەدراوە کامە ئاخر هیچی موافقت نەکرابوو إلا ئەو 20 میلیۆنە نەبێ ئەویش محافظ بە پەلا لە ماوەی هەفتەیەکە بۆ ئەوەی کەوا مەقسوورەکە چاپکەین و ئەو مەزەعانەی کە یاریکەرەکان خۆیان لێ ڕوودەکەنەوە شوێنی ئەحما کە لە ئیتحاد یاسەیە بوو بە پەلا ئەومان تەرتیب کردووە ئەژینایەتە پارەیکە وەرنەگیراوە نە بۆ یاری عێراق و سووریا نەبوو نوێژەکردنەوەکەی مەلعەب. باشە لە کاتی خۆپیشاندانەکانی حەڤی شوبات و لە چەند ڕۆژێک دوای ئەو خۆپیشاندانانەیە جەنابەت ڕۆژنامە نووسانی وەرزشیت لە سلێمانی کۆکردەوە باسی ئەوت کرد کە دەست بە پرۆسەیەکی ڕێفۆرم و چاکسازیەکەن لە بواری وەرزشە تەنانەت کاتەوە بزانم چەند خاڵێکی شت بڵاو کردەوە ئەمە بپرسم ئەنجامی ئەوە بە چی گەیشت ینی هیچ نەکرای ئەمە هیچمان نەبینی لەم ڕێفۆرم و چاکسازەیە کە تۆ پێشنیارەکەت ئەو چاکسازی یەکەم پێوەستە بەوەی کەوا یاسای لیژنەی ئۆلۆمپیک کوردستان و لەگەڵ بودجەکەی تاسدیق بکرێت تا ئێستا تاسدیق نەکراوە ئەمە یەک دوم ئەوەی کە بە نسبەت شاری سلێمانی کە ویستم بیکەم هیچی لەوانە بوو کە خۆم لە لیژنەی ناوبژیوانانی شاری سلێمانی دەستم لە کارکی شاوی بۆ ئەوەی خەڵکی کە بێنین ئەمە هیچەکە لەو هەنگانەوانە دووەم هەنگاوی دووەم کە ئەینێن ئەوەیە کە چەند کەسێک بگۆڕین لەو یەکێتی وەرزشیانەی کە ئێستا هەمانە و دەمیشە ئەوانتیاین لەم بینە ئەوە دەرەکەوێتەوە ئەوە بکەین بەڕاستی ینی چاکسازی هەروە بە ئاسانی ناکرێت بەڵام مەفروزە کەسی شیاو بۆ شوێنی شیا و پیا بکەین بۆ ئەی بخینە ناوە خۆت زانی وەرزشکار هەروە بە ئاسانی پێناگات و ئەوەشی کە خیبرێ هەیە ناتوانانی یەک سەر لای بەری دیش کە بینی کە خیبرێ نەبێ وا خەریکین ئێمە دەست بەوە ئەکەینکەوە بتوانین کەسانی ئەکادمی وەرزشکاری حەقیقی نزیکەین و لای خۆمان و بخینە کارەوە. مامەسا ساڵانێکی زۆرە باسیەوە ئاکرێت کە سیاسیەکان هاتوونەتە بواری وەرزش و بواری وەرزشیان تێکگاوە و کە ئێستا وەرزش لەم شارە بەم قەیرانە ئەڕوات هۆکارەکەی سیاسیەکانە منەمێ پرسیاری ئەوە بکەم یەکەم مەسەلەی دوورخستنەوەی سیاسیەکان لە وەرزش بەچی گەیشت ئەمە خاڵێکی تر بەڕێزت ڕاستە ناوبژیوانێکی نێودەوڵەتیت و مێژوویەکی زۆرت لە بواری وەرزشە هەیە بەڵام وەگەوترێت جەنابەت لەسەر حەڵسەی یەکێتی نیشتمانی کوردستان لە لیژنەی ئۆلۆمپیای کەوا بێت بەڕێزی شت کەسێکی سیاسی ینی بۆ لە وەرزش دوور ناکەویتەوە بەڵام حەزەکەم وەڵامەکەت هەڵگری بۆ دوایام ناوبڕە سەبارەت بۆ حەزەکەم وەڵامەکە هەڵگری بۆ دوایام ناوبڕێکی کورتوە گەڕێنەوە لاتە